پێشکەش دەکەین هەڵبەت لە دوو ڕۆژی ڕابردوو وەزارەتی دارایی و ئابووری حکومەت هەرێمی کوردستان ڕایگەیان کە هەوڵەکانیان شڕ کردوێتەوە بۆ تەواوکردنی مامەڵەی کاری یاسایی ئەو موچەخۆرانی کە تەمەنی یاسایی خزمەتیان تەواو بووە و هەر لەگەڵەوەشدا ئەوەی بەڵاو کردەوە کە لە ڕێگەی بەڕێوەبەتی گشتی خانشینی هەرێمەوە ناوی 5261 خانشینی نوێیان ڕەوانی وەزارەتی دارایی عێراق کردووە تاوەکو لەگەڵ لیستی موچەی مانگی یاردا ئەوان موچەکانیان پێ بدرێت تەوەری ئەم ڕۆمان تایبەتەوە لەسەر ئەو پرسەوە پرسین ئەو 5261 کەسەوە تەواوی و کەسانی دیکەش کە وەزارەتی دارایی و ئابووری حکومەت هەرێمی کوردستان ئێستا سەرقاڵی تۆمارکردنی زانیاریەکانێتی کە لە ڕێگەی فۆرمێکەوە ڕەوانەی سەرجەم فەرمانگە و بەڕێوەبەرایەتی حکومەکانی کردووە تاوەکو و کەسانی کە وەک پێشتر باسم کرد تەمەنی یاسایی خزمەتیان تەواو بووە زانیاریەکان پڕ بکەنەوە بنێرێتە بەڕێوەبەراتی گشتی خانشینی هەرێم و لەوێشەوە لە ڕێگەی وەزارەتی دارایی حکومەت هەرێمەوە ڕەوانەی وەزارەتی دارایی عێراق بکرێت و خانشین بوون بیانگرێتەوە ئەپرسین لەم تەوەرە داخۆ شایستە داراییەکانیان پاش خانشین بوون چییە ئەو زانیارانی کە باس دەکرێتکە لەگەڵ موچەی مانگی 15 موچەی چوارمانگی ڕابردووشان پێدرێەوە چی شایستەی دارایی دیکەیان شمولەکە ئەمانە چەندی پرسیاری دیکە لەگەڵ میوانەکەم بە شەڕی گفتوگویەکەم کە بەڕێز عەبدولقادر ساڵح شارەزای یاسایی و هاوکات توێژەرە لە بواری وەزیفەی گشتیدا مامۆستا عەبدولقادر زۆر بەخێر بێ سوپاس دەستپێکەمێ بزانم ئەوەی کە وەزارەتی دارایی حکومەتی هەرێم ڕاگەیاندووە 5261 کەس فۆرمی زانیاریەکانیان هەمووی بەتەواوی پڕکراوەتەوە کە تەمەنی یاسایی خزمەتیان تەواو بووە لەگەڵ مانگی 5 موچیان پێدرێت چی خزمەتێکی یا خۆت بڵێن چی شایستێکی دارایی ئەیانگرێتەوە کەسانی کە یەکەم جارە نەخانشینە بەڵێ سوپاسان دەکەم بە ناوی خوا طبعا لە ڕووی قانونی و کاتێک کە کەسێک تاعینە تەقاعود دەبێ ببوورە ئیتر لەو ڕۆژەی کە تەقاعود دەبێ شایستەی موچەی تەقاعودی بێ کەواتە ئەو کەسانەی کە مامەڵەکانیان تەواو کراوە و ناوەکانیان نێراوە بۆ وەزارەتی دارایی بە دەرەجەی یەکەم شایستەی موچەی تەقاعودی ئەبن لەو ڕۆژەی کە تەقاعود بوون واتە ئیتر کە قەتعی وەزیفی بۆ لەو ڕۆژەوە بۆ ناگەر لە یەکی یەکەوە شایستە بوو بن ماسن لە هەر بەروارێکی ترەوە ببێ لەو بەروارانە ئەمە ئیمتیاز یەکەم بڵێن مافی یەکەمانەوەیە کە ئەو موچانە هەمووی بەبێ ئەوەی هیچ جۆرە کەسر و نقصانێکی هەبێ شایستی ئەو موچانە و ئیمتیازاتانی خۆیانە بن کە بریتە لە حقوقی تەقاعودی موچەی تەقاعودی ئەمە خاڵێک خاڵی دوو ئەگەر بێت و 25 ساڵ خزمەتیان هەبێ شایستەی موچەی شایستەی پاداشتی کۆتایی ڕاژە ئەبن کە ئەویش بە گوێرەی یاساکە ئەو فەرمانبەرانە گرێتەوە کە 25 ساڵ ڕاژیان هەیە و لە هەمان کاتیشا بە موچە و دەرماڵەوە دوایی موچە و دەرماڵی 12 مانگیان پێدرێ ئەمە دوو سێمیشان ئەگەر هات و ڕەسیدیان هەبێ ئەوە لەو حاڵەتیانە شایستەی موچەی مۆڵەتی کۆکراوە بن کە بریتە لە 6 مانگ بە موچەی بنەڕەتیەکەی واتە ئەم ئیمتیازاتانە شمولی ئەو فەرمانبەرانە کاکە هەواڵی خانەنشینی کراون و ئێستا مامەڵەکانیان تەواو بەڵام بە بڕوای من ئەم بابەتە زۆر درەنکەوت و وەزارەتی دارایی ئەیتوانی زووتر دەست لەم بابەتە بجوڵێنە من دوێنێ ڕوونکردەوەی وەزارەتی دارایی بینی کە خشتەیەکی نردبوو کە ئەوە ئەم خشتە هەر لە بیدایەت و بنێڕێ بۆەوەی زۆر مامەڵەمان هەیە بۆ هەیەەوە گەڕاوەتەوە لە دایرەی تەقاعودی و بۆ فەرمانگەی فەرمانبەرەکە و دوای هەمجارتر گەڕاوەتەوە خۆ دەزانی ئەم هێنان و بردنش کاتێکی زۆری ئەوێ بۆیە بە بڕای من ئەکرا ئەمە زووتر بناغە و ئەساسی بۆ بشێدا بۆەوەی ئەم دواکەوتنە زۆرە لە کاتێکە کە تۆ موچەی مۆڵەتی کۆکراوت نەداوە بە فەرمانبەرەکە لانیکەم بۆی کەڤەری ئەم مەسافەی بێ موچەیەکەی بکە ئەمە هەستەکەم هەنگاوێکی درەنوەختە بەڵام باشتریشە تاوەی کەنەوە قادر بووی ینی بینەران ڕوونتر لەمان تێ بگەن ئەمەی کە وەزارەتی داراییە لەگەڵ موچەی مانگی ئایاردا موچەی 5 مانگیان پێدرێ مەبەستی ئەو 6 مانگ ئیکرامیەیە کە هەر خانشین بوونێ پێدریا خودەمە موچەی مانگەکانی خۆیتم هیچ امتیازێک نییە چکە قانون پیان دەواتە ئەگەر من فەرمان با من نمونەیەکت بۆ دێنمەوە من فەرمانبەرێکم بە پێ ئەم یاسا تەبان بە پێ ئەم یاسا تەقاعود بووم ڕۆشتم بۆ خارج 20 ساڵی کەیەمەوە کە معاملەم کرد لەو ڕۆژەی کە تەقاعود موچەم بۆ حسابە کڕێواتە ئیمتیاز نییە کە تۆ بڵێ من بە یەک جار موچەی 5 مانگتە دەمێ هیچ امتیازێک نیست قانونەکە داوێتی و ئەسڵەن تۆ تەخیرت کردووە بۆیە تۆ لە بیدایەتەوە بدایەتێ یا لانی کەم کە نەداوەتی ئەوایە موچەی مۆڵەتی کۆکراوەکە داتێ بۆ ئیلانی کەم 6 مانگ بەبێ موچە فەرمانبەرەکە نەکەوێت بەبێ ئەوەی هیچ جۆرە داهات و دەخلێکیە بێ نەزانێت ڕوولێکیوە بکە لەو چێدایان قەرزی کرد بێ بۆی بگاتە ئەوەی موچەکەی وەربگرێت لەبەرەوە وەک امتیاز نییە ئەمە بڵێن 6 مانگ بەسەرێک و موچە وەرگیان 5 مانگ بەسەرێک و موچە وەرەگرێ نەخێرەوە حەقێکی قانونی خۆیەتی قانون و حەقی پێداوە بەڵام دواکەوت و حەق پێدانەکە بەڵام لەگەڵ موچەی تەقاعودیەکەی بەڵێ لەگەڵ موچەی تەقاعودیەکە ئەمێنێتەوە دوو خاڵی تر دوو بابەتی تر جگە لە موچەی تەقاعودیەکە ئەویش بریتێ لە موچەی مۆڵەتی کۆکرا
کۆکراوە کە ئەمەش بەڕاستی وەزارەتی دارایی حکوومەتێرەم لەمەش زۆر کەم تەرخەم بوون بۆ لەبەرەوەی ئەم موچەی مۆڵەتی کۆکراوە گەر هاتو فەرمانبەرەکە 180 ڕۆژ موچەی هەبوو یاساکە ئەڵێ ڕاستە و خۆ لەگەڵ ئینفیکاکە پێ ئەدرێت لەگەڵ ئینفیکاک و بە دوور و بەنزیک ئەم بابەتە پەیوەندی بە حقوقی تەقاعدی بە پرسیار مەسەڵەن بۆی بینەر یاخودە و کەسانی کە ئێستا خانشین بوون بەتابەت لێ دوایەکی 2025 ئەم ئیکرامیە چییە چێ شوملێکە باش ئەم ئیکرامی خۆی مستەڵەحێکی عورفیە وای پێوترێ ئیکرامی لە ئەسڵا کلمەیەکمان نیە لە قانونە ناوی ئیکرامی بێ بەڵکو ئەمە پێوترێ موچەی مۆڵەتی کۆکراوە من فەرمانبەرێکم بە گوێرەی یاسا هەر دە ڕۆژجارێک مافمە ڕۆژی مۆڵەت وەرگرت مانگی سێ ڕۆژ مانگی سێ ڕۆژ ساڵی 36 ڕۆژ 5 ساڵ 180 ڕۆژ باشە من وەری ناگرم یاساکە پێم ئەڵێگە تۆ وەری نەگری مۆڵەتەکەت بۆ کەڵەکەی بێت تا 180 ڕۆژ باشە ساڵەکە لە 5 ساڵە 180 ڕۆژ بۆم ڕەسیدم بۆ دروستە بێت باشە دوای ئەوەش هەر ڕەسید دروستە بێ بەڵام من لە ئەسنای وەزیفە ناتوانم ئەو 180 ڕۆژ زیاتر بەسەرێک وەربگرم با من 500 ڕۆژیشم هەبێ بەڵام مافی خۆمە کاتێک کە تەقاعد بووم موچەی 180 ڕۆژی وەربگرم ئەم ڕۆژانێکە هەمە واضحة احتمال فرمانبرك ما نبي حوصة الروجية به احتمال فرمانبر ما بين وسطية به احتمال فرمانبر ما نبي سياسطية به احتمال فرمانبرش ما نبي حفتار روجية به لو شيء صد روجية به واتا فرمانبر هي خانشين بيو أم إكرامين بيجومان بله لبريوم أم حقا بيوندي برصيدي فرمانبرك وهي أكريم فرمانبرك لجياني خويا مولتي زور كردوا شايستين أبي شكا أمام بابتك شيء ياسك عليه تو لبروي شايسته بوي مولد بكي بلا منت كردوا وظيفة بيني ومن مقابل يوا موشي أو رجانة أدمي تۆ شایستەی مۆڵەت بوویت و نەتکردووە باشە کەواتە ئەم بابەتە بە دوور و بەنزیک پەیوەندی بە حقوقی تەقاعودیەوە نیە ئەسڵەن من ئەگەر ئیستیقالەش لە دایرەکەم کەم ئەم موچەی مۆڵەتی کۆکراوە وەرەگرم کە پێوتری کرامی نەک تەقاعودێک بەڵام یاسادانەر ئەڵێ ئەم بە پێی مادەی 45 بڕگەیەک ئەڵێ ئەم موچەی مۆڵەتی کۆکراوە ڕاستەوخۆ لەگەڵ لە کارترازانی فەرمانبەرەکە بۆی خەرجەکرێت چونکە حەقی خۆیەتی و مەکرەمە نییە پێی بدرێت چونکە داوانی وەکوە بەس من داوام بۆ جهەیەکەکەم و موچەکەی وەرنەگرتووە ئەمەیە قسەکە بۆیە ئەبوایە لە ڕووی قانونیەوە ئەم موچەی مۆڵەتی کۆکراوە بدرای بۆ فەرمانبەرێکی حالی تەقاعودی من بۆ ئەوەی لانیکەم ئەگەر فەرمانبەرەکە 6 مانگ موچەی مۆڵەتی کۆکراوە وەرگرتایە ئەو نەن ئەگەو دەژێر زەختەوە کە 6 مانگ موچەی نەبێ چاوەڕێی موچە بکات لەم لا ببڕا قەرز بکات باش لە حاڵەتی ئەوە کامان لیستە وەزارەتی دارایی حکوومەتی هێرێم لیستەکەی ناردووە تەنها موچەی ئەم 5 مانگی ڕابردویان پێدرێ ئەم شایستەی کە تۆڵی ئیکرامیە ئەوە بێت لە دایرەکەی وەری بگرێت و ئەو پەیوەندی بەم لیستی موچە و بەڕێوەلاتی خانەنشینیەوە نییە بە دوور و بەنزیک ئەو پەیوەندی بە دایرەکەی وەزارەتەکەی و بە حکوومەتی هەرێمەوە هەیە و ئەوە پێی حەقێکە لای دایرە وەزارەتەکەیتی لای بەڕێوەلاتی پێ یاسای خانشینیە گرتووە عێراق پارەکەی نانێ پەیوەندی بە یاسای خانشینی باش ماوەسا بخاتریانی قسە لەسەرەوە کرێ 6 موچەی ئیکرامی و 12 موچەی دیکە ئەم 12 موچەیە چییە؟ ئەو 12 موچەش چییە؟ ئەو شەشی ئیکرامیەکەمە ڕوون کردەوە کە پەیوەندی بە مۆڵەتەوە هەیە 12 مۆڵەت موچەکەی تر پەیوەندی بەوە هەیە من مۆزەفێکم 25 ساڵ خزمەتم هەیە کەمتر نییە زیاترە مەرجەکە 25 ساڵم هەبێ مشەڕع وەک وفایەک وەک ڕێزلێنانێک بۆ من کە 25 ساڵ خزمەتم کردووە لە کەرتی وەزیفیا هاتووە ئیمتیازێکی کەی پێداوم ئەڵێ تۆ لەبەر 25 ساڵت هەیە شایستەی دواهەمین موچە و دەرماڵە ئەبی باشە بە زەربی 12 کردواتە بۆ 12 مان واتە ئەگەر ئێمە ئەو 30,000 فەرمانبەرە با منطقی قسە بکەین ئەو 30,000 فەرمانبەرەی کە تەقاعود بوون ئەگەر هەر 30,000کە شمولی مکافئی نیای خدمە بکەن کە 12 مانگەکەیە ئەو 30 زەربی 12 بکە ئەکاتە 360 واتە وەک وایە حکومەتی عێراقی یان حکومەتی هەرێم موچەی 360,000 فەرمانبەر بدات کە نزیکەی 400 میلیارد دینارەکەات واتە مەبلەغەکە زۆرە موچەی مۆڵەتی کۆکراوە ئیکرامیەکە کە 6 مانگەکەی ئەو بەس ئیسمیە ئەمە ئیسمی نییە بەتەنها بەڵکو ئاخر موچەی بنەڕەتی فەرمانبەرەکە کە پێگەشت و ئاخر دەرماڵەکە وەری گرتووە چونکە خۆتە زانی ئێمە موچە و دەرماڵەمان هەیە لە ژیانی وەزیفیا واتە من فەرمانبەرێکم موچەی بنەڕەتیەکەم بۆ نمونە 329,000 باشە بەڵام ئەم 329 موچەی بنەڕەتی زەربی لە ساڵ 45 ئەگەر بڕوانامەی بەکالۆرێسم هەبوو ئەمە بوو بە دەرماڵی بڕوانامە 80,000 هەیە بۆ ئەمە 50 خێزان و سێم ناڵم هەیە ئەمەش ئەوەیە چێتە سەر بۆنە دەرماڵی خوتورم ئەگەر قانونی بن لە ساسی بۆنە دەرماڵی پایم هەیە نازەم دەرماڵی چیم هەیە دەرماڵی چیم هەیە هەموو ئەم دەرماڵانە پێکەوە کۆکرێت و لەگەڵ موچە بنەڕەتەکە احتیمالە مۆزەفەکە موچەی ئیسمیەکەی لە 329 بڵێ موچە و دەرماڵەکە دوکان پێکەوە بچێتە نزیکەی ملیۆنێک بچێتە ملیۆن و نیوە و مۆزەفەی هەندێک وەزارەت هەیە دەرماڵیان زۆرە مەسەرەن موچە و دەرماڵیان چێتە 3 ملیۆن 4 ملیۆن بۆیە ئەمە ئەرکێکی قورسی دارایی دروستەکە
بە بڕای من ئەبێ حکوومەتی عێراقی حکوومەتیاریم لەم حاڵەتیانە بە قودرەتی مالی خۆیان احتیمالە بتوانن بە ستێپ و واتە یاساکە عەبدولقادر یاساکە دەستنیشانی کردو 12 موچەکە بەسەرێکەوە موچەکە بەڵێ ئەو ئەڵێ ئەدرێ میکانیزمی دانەکەی ڕوون نەکردوێتەوە احتیمالە بەسەر حکوومەتی عێراقی حکوومەتیاریم بڵێن ناتوانین ئێمە بەسەریەکەوە بیدەین بەڵام ئەکرێ وەجبە بیدەین واتە کێشەمان لەمە نیە بەڵام موچەی مۆڵەتی کۆکراوەکە قانونەکە بە دیاریکراوی ئەڵێ لەگەڵ ئینفیکاکی فەرمانبەرەکە پێ ئەدرێت ئینفیکاکی فەرمانبەرەکە بۆی ئەمە گرنگە ئێمە وەتام 12 موچەیەژەر لە چوارچێوەی حەقی تەقاعودیایە حەقی پەیوەندی بە موچەی مانگانی خانشینبوونەکەی خۆیەوە نییە نەخێر پەیوەندی پێوەینە بەیش واتە ئێستا مەسەلەن بۆ نموناگەر نمونەیەم 5260 کەسەوە 5 مانگە مەسەلەن 5 مانگی خۆیان وەرەگرن کە موچەکانیان دواکەوتوە لە یەکەوە تا تەقاعودی ئەبێ 12 موچێکیشان پێ بدرێت 12 موچەی وەزیفیش وەرگن 12 موچەی وەزیفی بێ لە ئیکرامێکە بێ لە ئیکرامێکە بەڵێ ئیکرامێکەش شوێنی خۆی ئیکرامێکە بە شوێنی خۆی باشە بەپی یاساکە بەپی یاسای خانشینی یەکگرتو هەر کەسێ خانشین بێ ئیمتیاز دیکەی چی هەیە مەسەلەن بۆ هەرێم ئەمە نوێ تازە هەرێم چۆتەوە سەر بەغاوە تاکراوەوە لە پێپەهامان یاساکارەکەن ڕەنگە ئێستا ئەوانی کە خانشین بوون یاخود ناویان بەرزەکرێتەوە بۆ وەزارەتی دارایی عێراق نەزانن چی ما پێگرێتەوە بەپی یاساکە چی ما پێێتە جگە لە موچەی مانگانی خانشینەکەیان تاوان ئەم ئیمتیازەی هەیە موچەکە ئەمە یەکەم دووەم چی پیاڵەن هینیش ئەو مکافئینیای خدمە باش ئێمە ئیمتیازی تر بۆم نەگەر فەرمانبەرێکمان هەبێ وەکێک لەو ئیمتیازانە کە لە یاساکە داوێتی ئەگەر فەرمانبەرێکمان هەبێ مەسەلەن بەهۆی پێکانی کارەوە ئیسابەی عەمەلەوە کەمەندان ببیان تەقاعود بێیان وەفاتکە یاساکە کۆمەڵک ئیمتیازی بۆ داناوە ئەویش مەسەلەن ڕێژەیەک ئەچێتە سەر موچەکەی کە پێی تەقاعود دەبێت واتە من فەرمانبەرێکم تۆش فەرمانبەرێکی من بەهۆی پێکانی کارەوە تەقاعود بووم تۆش ئیعتیادی بە سەلامەتی تەقاعود بووی کە من بەوەی پێکانی کارەوە گەر هات و پێکانی کارەکەم لە 160 کەمتر نەبێ ئیمتیازێکم پێدرێ بڕێک موچەیە کە ئەچێتە سەر موچەی تەقاعودەکەم پێ زیاد دەکات واتە ئەمەیشی کە لەو ئیمتیازەتەنی کە لەم قانونا هەیە لە قانونەکەی پێشوانیە باشە ئێمە ئیمتیازاتی ترمان هەیە لەوەی کە سنووری ئەو فەرمانبەرانی کە کۆتایی بەڕێژەکان هاتەوە شایستی موچەی تەقاعودیە بن فراوانتر کراوە ئێمە جاران لە یاساکەی پێشوە ئەو فەرمانبەری کە کۆتایی بەڕێژەکەی هاتبوو بەهۆی غیاباتەوە بە مەرجێک عوزری مەشروعی هەبوایە لەگەڵ فەرمانبەری عەزل کرا و فەسڵ کرا و ئەمانە شایستی موچەی تەقاعودیە بن بەڵام ئێستا لە عوزری هەبێ نەبێ شایستەیە بێ جار فەرمانبەری ئیقسا کرا و فەرمانبەری ئەو فەرمانبەری کە عقدەکەی هەڵوەشاوەتەوە فەرمانبەری موقەتە و هەموو ئەو فەرمانبەرانی تر کە کۆتایی بەڕێژەکان هاتووە بە هەر سەبەبێک لە سەبەبەکان ئەم شمولیانەکە واتە ئیمتیازێکی تری فراوانتری داوە بۆ فیئانەی کە یاساکە مەسەن ئەیانگرێتەوە بۆیە زۆر ئیمتیازی تر هەیە بەڵام ئەوەی کە گرنگە بۆ فەرمانبەرێک کە ئێستا وەکو نۆرمەڵ تەقاعود ببێ ئەو سێ ئیمتیازە ئەساسیە وەسی حقوق مالیە واتە حەقی موچەی مۆڵەتی کۆکراوە حەقی مکافئینیای خدمە و هەروە حەقی موچەی تەقاعودی بەو ڕێژەیە کە ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ یاساکەی پێشوە ئەتوانن بڵێن مە 170 زیاد فەرقی کردو گۆڕانکاری بەسەرهات باشەکە عەبدولقادر وەکو ئەپدەیتێ بۆ زانیاریەکان بە پێم یاسای خانشینی یەکگرتووی عێراقیە مەسەلەن تەمەنی خانشینەکە هەر 6 ساڵەکە یاخود جیاوازی هەیە 63 هەیە 65 زایدن ساڵی خزمەتەکەش دای خەڵک هەندێکی ناڕوونە بۆ هەندێکی 15 ساڵ هەندێکی 25 ساڵە بەڵێ خۆی یاساکە بڵین تەمەنی تەقاعودی کرد بە 6 ساڵ کەی کردی کە لە یاسای تعدیلی یەکەمی یاسای خانشینی کە لە ساڵی 2019 دەچوو بە ژمارە 26 لەو یاسا تەمەنی قانونی کەم کردەوە تەمەنی ئیحالەکردن بۆ تەقاعودی کەم کردەوە لە 63 بۆ 6 تەواوکردنی 6 کەواتە ئێستا وەکو ئەساس تەمەنی قانونی هەواڵەکردن بۆ خانشینی 60 بەڵام کۆمەڵە ئیستیتناعاتمان هەیە ئیستیتناعاتەکان هەندێک فیئاتی کردووە بە 63 بەس وەکو ئەساتیزەی جامیع و مستەشارەکانی مەلیسی دەولە و کۆمەڵک فیئاتی تر هەندێکی کردووە بە 65 وەکو ئەوانەی کە زیندانی سیاسی بوون یان ئەوانەی کە فەسڵکراوی سیاسی بوون بۆ ئەمانە دابڕاون لە ژیانی خواتاگە لە وەزیفا بوونا لەوچە خزمەتیان زۆرتر وایە مشەڕی حسابی ئەوەی کردووە ئەمانە لە بەرەوەی لەوچە هەیە فەسڵکراوی سیاسی بووە مەسەلەن 20 ساڵ لە دەروەوەی وڵات بووە نەیتوانی وگەرتە بێت وەزیفە ببینی ئێستا گەر بێتەوە مەسەلەن بە 60 تەقاعودی بکەی خزمەتەکەی زۆر کەمە بۆ ئیمتیازێکی